هەر لە سەردانەکەی ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری گشتی نەتوێگرتوەکاندا دەمێنینەوە ئەمڕۆ بە سەردانە گەیشتە بەغداد لەگەڵ سێ سەرۆکاتێکی حکوومەتی عێراقدا کۆبووانێ و هاوکات لەگەڵەوەشدا لەگەڵ وەزیری دەرەوەی حکوومەتی عێراقیشدا کۆبووە. یەکێک لەو بابەتانی کە ئەم جارە گۆتێرێس زۆر سەرنجی لەسەری و بابەتی ئاوارەکان بۆرەوە ئەو کەمپانە بوون کە ئاوارەکان تیاندا نیشتەجێ دەبێت. لەگەڵ علی عەباس و تەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقدا گفتوگویان بابەتاکەین. بەڕێز عەلی سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەنتۆنیۆ گۆتێرێس دەڵێت هاوکاری یاخود بە هاوکاری عێراق هەوڵ دەدەین ئاوارەکان بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان. ئەم هاوکاریە چۆن دەکرێت؟ لە ڕاستیدا ئێمە پێشوازی لە هەموو جۆرە هاریکاری و هاوکاریەک دەکەین لەو بوارەدا، چونکە دۆسی ئاوارەکان دۆسیەکە کە گوشارێکی زۆری لەسەر حکوومەت و کۆمەلگای عێراقی دروست کردووە کە لە کارنامەی حکوومەتیشدا بەڕوونی ئاماژە بەوە دراوە کە دەبێت و دۆسیە چارەسەر بکرێت و کۆتایی پێ بهێنرێتێ. ئێمەش پشت دەبەستین بە شارەزایی و توانا و لێ هاتووی ڕێکخراوەکان و ئاژانسە نێودەوڵەتیەکان بۆ کۆتاییهێنان بۆ دۆسیە و هاوبەشی کارکردنیشمان لەگەڵ ئاژانسە نێودەوڵەتیەکاندا هەیە و بەردەوام پشتیوانی لە وەزارەت دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو دۆسیە و هیواداریشینە ئاستی پشتیوانیەکە بگاتە ئاستی بەرزتر و باشتر لە چاوجاراندا، چونکە لە ئێستادا کۆمەڵە کێشەیەکی گەورەمان هەیە کە پێویستیان بە هەڵوەستەکردنێکە لەسەری لەلایەن ئاژانس و ڕێکخراوە دەوڵەتیەکان بۆی کارمان لەگەڵ بکەن و چونکە ئێمە کێشەی زۆرمان هەیە لە پارەدارکردن و پەسەندنەکردنی بۆجەش کاریگەریکی زۆری هەبووە لەسەر جێبەجێکردنی پرۆگرامەکان بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوارەکان. باشە، دۆخی ئاوارەکان چۆنە لە عێراقدا؟ بۆچی گۆتێرێس ئەوەندە ئەم جارە سەرنجی لەسەری بوو؟ لە تاوی قسەکانیدا ئەوەندەی کە سەرنجمادا زۆر باسی دۆخی ئاوارەکان و گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان دەکات. لە ڕاستیدا بایەخدانی کۆمەلگای نێودەوڵەتی بەو دۆسیەیە بەڵگەی ئەوەیە کە ئەو دۆسیە جێ بایەخی وڵاتان و دۆستەکان و کۆمەلگای نێودەوڵەتیە. بە دڵنیاییشەوە ئێمە هەمیشە دەڵێن کە کاریگەری و لێکەوتەکانی کۆنتڕۆلکردنی چەند ناوچەیەکی گەورە لە عێراق لەلایەن داعشەوە بووە هۆی ئاوارەبوونی زیاد لە 5 ملیۆن کەس. لەبەرەوە ئەو ژمارە زۆرەشە پێویستی بە کۆشی گەورەیە بۆ ئەوەی کە خزمەتیان پێشکەش بکرێت و بگەڕێنەوە بە شوێنی شەجێبوونی خۆیانە. ئەوە بەڕەچاوکردنی ئەوەی کە نابێت زۆر لەو ئاوارانە بکرێت بگەڕێن و پێویستە بە شێوەیەکی ئارزومەندانە بگەڕێنە. ئەوەش دوایی نێشتنی ئەواسەنگانی کە ڕێگەرن لە گەڕانەوەیان بۆ زێدی خۆیانە، بە تایبەتی لە ڕووی ئاسایشەوە، لە ڕووی سیاسیەوە، ئابوووریەوە، کۆمەڵایەتیەوە، خزمەت گوزارسەرێکیەکان ئەوانە کۆمەڵە ئاستەنگێکن کە پێویستە هەڵوەستیان لەسەر بکرێت لەلایەن حکوومەت و وەزارەت و نەتەوەیەکگرتوەکانیشەوە. باشە، هەر هاوشان بە دۆخی ئاوارەکان زۆر سەرنج لەسەر کەمپی هۆڵ بوو، زۆر باسی کەمپی هۆڵی کرد ئەنتۆنیۆ گۆتێرێس. بۆ کەمپی هۆڵ وەکو خۆتان دەزێنن بەڕێزان کامپێکە کە ژمارەیەکی ئەجگار زۆری لەخۆ گرتووە، لە 70ەوە بۆ 80,000 کەس، نزیکەی 30,000 کەس لەو ژمارەیە خەڵکی عێراقێنە. ئەوانی تریشیان زۆربیان سووری و وڵاتەکانی ترن. حکوومەتی عێراقیش لەسەر زاری ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەییەوە ڕاشکاوانە بۆ زیاد لە چەند جارێکە ڕایگەیان کە پێویستە وڵاتان هاوڵاتیەکانی و خۆیان وەرگرنەوە، چونکە ئەو کامپە نزیکە لە سنووری نێوان ئێمە و سووریا. ڕاستە کامپەکە لە ناو خاکی سووریادای، بەڵام نزیکە لە سنووری عێراقی و ئێمە ترسی ئەوەشمان هەیە کە ئەوە کاریگەری لە سەرباری ئاسایشی وڵاتە بێت ئەگەر بێت و کێشەکە چارەسەر نەکرێت.
پابەندی عێراقیش بەرامبەر بە هاوڵاتیەکانی وای کردووە لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە کار بکات کە هاوڵاتیەکانی وەرگێتەوە بیانێنێتەوە بۆ عێراق بۆ ئەوی لە ڕووی دەرونیەوە ڕابهێنرێنەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە ڕابهێنرێتەوە چونکە ماوەیەکی زۆرە لە کامپی هۆڵ ماونەتەوە خۆشتان دەزانن کامپی هۆڵ ژمارەیەکی ئێجگار زۆر لەو کەسانە لەخۆ دەکرێت کە بیر و بۆچوونی توڕەوانانەیە بۆیە ئێمە ترسمان هەیە کە ئەوانە کەوت بێت نەژێر کاریگەری ئەو بیر و بۆچوونانە بۆیە لە خەمخۆری خۆمانەوە بۆ ئاسایشی وڵاتەکەمان پێویستە ڕاهێنانەوە بۆ ئەوانە بکرێتەوانێ و هەڵسوکەوت ڕفتاریان ڕێک بکرێتەوە بۆی کە بتوانین باری ئاسایشی وڵاتمان بپارێزی. باشە بەڕێز عەلی وا بڕیارە سبێن ئەنتۆنیۆ گۆتەرێس سەردانی کەمپی چات ئەبکات پێت وایە پلانێکی تایبەتی هەبێت یاخود تەنها سەردانەکەی بۆ ئەوەیە کە ئاگاداری دۆخی کەمپەکە بێت؟ ئێمە سبەی پشت بەخوا لە کامپەکە ئەبین لە میانەی ئەو سەردانەدا چالەکیەکانی حکوومەت دەخینە بەردەم بەڕێز گۆتەرێس کەشان بەشانی ڕێکخراوەکان ئەنجاممان داوە و بە دڵنیاییشەوە بەرچاوڕوونی تەواوی پێشکەش دەکەن سەبارەت بە نوێترین لێکەوتەکان و پێشهاتەکان و چونکە ئەو کامپە پێویستی بە پشتیوانیکی زیاترە. ئێمە لەلایەن خۆمانەوە ئەتوانین بڵێین لە دوا ڕۆژێکی نزیکدا پێویستە لەسەرمان زۆرترین ژمارەی ئاوارەکان بگەڕنەوە بۆ زێدی خۆیان و هەمیشە ئاماژەشمان بۆ داوە کە پشتیوانی نێودەوڵەتی تا ئەم ساتەوەختە لاوازە و ئەو پشتیوانیە ناگاتە ئاستی گەورەی قەبارەی کێشەکان. ئەگەر تا ئێستا ئاوارەکان نەگەڕاونەتەوە زێدی خۆیان هاوکاریکی ئەو تۆ نەکراون؟ ڕەنگە ئەوەی کێک بێت لە هۆکارەکان نەک هۆکاری سەرەکی چونکە ئێمە لە سەرەتای قسەکانمان داوتمان پرۆسەی گەڕانەوە و ئاوێتەبوون و تێکەڵبوونەوە پێویستی بە کۆشی زۆرە حکوومەت و وەزارەت بەتەنیا ناتوانن ئەو کارە بکەن و ناتوانن بەتەنیا هەموو کێشەکان چارەسەر بکەن بۆیە ئێمە بەردەوام پشت بنەتەوە گرتووەکان و ئاژەنسە نێودەوڵەتیەکان دەبەستین بۆ ئەوی پشتیوانی حکوومەت و وەزارەتەکەمان بکەن بۆیە کە بتوانین زۆرترین ژمارەی ئاوارەکان بگەڕنەوە زیێتی خۆیان و ئاوێتە بکرێنەوە لە شوێنەکانی خۆیان. باشە کۆتا پرسیارەکەم گۆتێرەس باس سێوە کروتێ بێ ڕێکەوتنی شنگال جێبەجێ بکرێت پێت وایە بتوانرێ ئەمە جێبەجێ بکرێتەوە قسەی گۆتێرس وەکو خۆی جێبەجێ بکرێتەوە ڕێکەوتنە بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال و بەردەوام پشتی پێدەبەستێنە چونکە ئەو ڕێکەوتنە چەند لایەنێکی لەخۆ دەگرتووە لەخۆ گرتووە ئەمنی کۆمەڵایەتی ئابووری و بڕیارەکە لەلایەن دەسەڵاتە باڵاکانی حکوومەتی فدرالیەوە یا حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچوون و هیوادارین لە دوا ڕۆژێکی نزیکدا یا داهاتوێکی نزیکدا ڕێککەوتنامەکە جێبەجێ بکرێت و ڕێککەوتنامێکی هێندە ئاڵۆزیش نییە کە نەکرێت جێبەجێ بکرێت بەڵکو کۆمەڵێک هەنگاو هەندێک بە بڕای ئێمە ئەگەر ئەو هەنگاوانە بنرێن و وەجددیەتێکە بێک لە کارکردندا و پێمان وایە دەکرێت لەسەر ئەزی واقع ڕێکەوتنامەکە جێبەجێ بکرێت بە زووترین کاتە بەڵام ئەو بابەتە پەیوەستە بە ڕێکەوتنێکی سیاسی و ئەمنی لە نێوان هەرێم و مەرکەز. بەڵێ زۆر سپاس بۆ عەلی عەباس و تەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانی ستۆدیۆ هەش بووی و چانێکی کورد وەرەگرین وەگەڕێینەوە.